جارجار قسە لەگەڵ خۆم دەکەم، جاری وا هەیە ئەڵێم باشە ئەوە چییە؟ ئەڵەی لەگەڵ جنۆکە قسە ئەەکەم. خۆ کەسم لەگەڵ نییە، ئەم ورتەورتەم لە چییە؟ لەبەر خۆمەوە. طبعاً پرسیار دوو ئیمۆجیشی ناردووە دەستخۆشی لێ ئەەکەم. بەڕاستی ئەمە حاڵەتی سێلف تۆک واتە قسەکردن لەگەڵ خود. ئەم حاڵەتە حاڵەتێکی زۆر باوە لە بینمانە، شەرت نییە کە ئەمە نیشانەی نەخۆشی دەرونی بێت، بەڵام ئەم حاڵەتە ئەکرێ بڵین بەندە بەوەی کە ناوەڕۆکی ئەو قسانە یان شێوازی وتنی ئەو قسانە. هەنێ جار ئینسان وەکو پاڵنەرێک بۆ خۆی بە شێوازێکی ئەرێنی تەشجیعی خۆی ئەکا، دەی فڵان کەس هەستە با ئەوە بکەین، با ئەوە بکەین، ئێستا ئەوە ئەکەین، ئەوە ئەکەین، ئەوە شێوازێکی ئەرێنیە و ئەکرێ سوود بگەێنێ بەو کەسە. لە هەنێک حاڵەتیشە کە ئەکرێ ئەو قسەکردنە وەکو بابەتی خویەک بێ، ئەو کەسە هەی بێت بە شێوازێکی نیوترال، واتە نە ئەرێنیە و نە نەرێنیە، هەر شتەکان وەکو وا بێت ئەیگێڕێتەوە، ئەیڵێتەوە شتەکان بەسەرهاتەکان. ئەوەش حاڵەتێکی ئاساییە وەکو وا بێت تۆ بەدەنێکی بەرز بیرۆکەکانی خۆ بڵیتەوە. بەڵام ئەو حاڵەتانی ئەوەی کە بە شێوازێکی نەرێنی ئینسان ڕوبەڕووی خۆی ئەبێتەوە و دەست پێ ئەکا، سەرزەنشتی خۆی ئەکا، قسە بە خۆی ئەڵێ بە وشەی نەشیاو، هەنێ جار مامەڵە لەگەڵ خۆیدا ئەکات. ئێمە مەترسیمان لەم حاڵەتەیە کە لە هەنێ حاڵەتە ئەکرێ نیشانەیەکی نەخۆشیە دەرونیەکان بێت، وەکو نەخۆشی شیزۆفرینیایان نەخۆشیەکانی تر، ئەوەی کە ڕەبتن بە سایکۆسزەوە، ئەوەی کە ئینسان ئینسایتی نامێنێواتە بەسیرەی نامێنێت دەربارەی حاڵەتەکەی خۆی، دەست پێ ئەکات وشەی نەشیاو بە خۆی ئەڵێت، تەواوکەری تێکچوون و شڵەژانێکی هزرە کە ئەو کەسە بە وەهمێکەوە مامەڵە لەگەڵ خۆیدا ئەکات یان لەگەڵ دەوروبەرەکەیدا ئەکات. بۆیە ئەکرێ بڵین بەڕێزم لە زۆربەی حاڵەتەکانان دڵنیابە کە ئەمە شتێکی ئاساییە و هەموو هەمانە. سمارت وەرچەرخانە.